هەتا شینەکەر ڕاکەبوونەوە کۆمپیوتەر مام حوڵە هەندێکی درێن مام عوڵە مامە عوڵە مەڕوادم شایدای نوقڵ و نەباتم لە پەنجاکان ئەمن لە بیرمە هەمووی جلی کوردی لەبەر بوو لە ماڵەوە لە دەرەوە ئەو جلانە نەبووانێ ئێستا هەیە حیجاب ئەوە چییە ئی بێگانەیە هینایتانە ناخۆتە دەمەوێت باسی تیپی باوەجی کۆیەمان بۆ بکەی هەم کۆیاتی خۆیەتی بەردەوام گوێ درێژت لەگەڵدا بوو دەمانگوت هەچە کەری چابە تۆزێ لە ڕێگا خێرابە وتیانی ئێوەی کورد گۆرانی تایبەتتان بۆ منداڵ هەیە مام ئەوڵە بۆ ئاخیرانە کەمتر بە دیار دەکەوی ئێستا مامۆستای جامیعە هەیە وەڵڵاه دوو شعری لەبەر نییە کاکەمە لە شەشی سەرەتایی بوون 50 شعر زیاترمان لەبەر بوو مامۆستا سەلاحە گەریزنم دەی دەمەوێت ئەو ڕۆ هەر بە مام عوڵا بانگت بکەم باسە خۆت ناوت مامۆستا سەلاحە بەڵام خەڵکێکی زۆر هەر بە مام عوڵا دەدناسن سەرتا دەمێ بپرسم هەندە خەڵک دەڵێن مام حوڵە هەندێکی درێن مام عوڵە کامیان ڕاستە مام عوڵا ڕاسترا چکە خۆی لای ئێمە لەبەرە وشەی عەبدوڵڵا ئەمن وای بۆ دەچم کە شتێکی تازە هاتوتە ناو زمانی کوردیەوە هەندێک دەرن عەبدوڵڵا هەندێک دەرن بەڵام خۆی عەبدوڵڵایە ئیتر بۆ کوردکردنەوەی ئەو ناوە زۆربەی وڵات شوێنەکان دەرن عەوڵا مام عەوڵا نارن عەبدوڵڵا کە ئەوە یەک لە ئیسپاتەکانە کە ئەو وشەیەکی بێگانەیە تە ناو زمانی کوردیەوە کاتی خۆی نەبووە عین نەبووە محەممەد مەتەڵەن کە دەڵێن زۆربەی محەممەد هەندە شوێنە لۆس کە وشەی محەممەد وشەیەکی دیارە تازە نوێ بوو هاتوتە ناو زمانی کوردیەوە تر بۆە عین و حینەکەی تەلەفوزەکەی باش ناکەن یعنی گوتنەکەی باش ناڵێن ئەم پێ دوایە ئەوە کێشەبیتن کە بەشێک لە خەڵکی ناوچەکانی کوردستان ناتوانن جیاوازی بکەین لە نێوان عین و خۆی خوێندەواریش تەواندەوری هەیە هەندێک کەس نەچوتە قوتابخانە نەی خوێندووە تر بۆیە ئەو جیاوازیە نازانی ترکارێک هەتوو برێ عەبدوڵڵا و دەرێ عەبدوڵڵا ینی ئەوە هۆیەکەی نەخوێندنە نەی خوێندرو ئەودا نەک هەر لەوە ئێمە لە ناوچەی ناودەش بوون بە عەلیان دەگوت عالی کاک عالی یعنیان دەگوت عەلی کاک عالی مەثەڵەن بە عەزیزیان دەگۆ حەزیز یان عایز یانگو عایز یعنی بەو شێوازە ئەوە باجی کەسەکەیان دەکرد لە بڕۆ لە ئێرانی لە مەهابادێ مەثەڵەن بە خۆی مامەلی مام دیانگۆ مامەلی نیانگۆ مام عەلی لەوێن دەرش ماملێ مەثەڵەن ماملێ خۆ ناوی عەلیە پێی وتیان محەممەدی ماملێ لۆ گوتیان ماملێ وشەیەک بووە کە عینەکان نەتوانیوە زۆر باش بیڵێنەوە لایەن بردێکردیانە ماملێ دەمێت چیرۆکی ناوی مام عەوڵا بزانم ئەو کاتی کە بەکار تێنا بۆ خۆت لە کلیپەکان چۆن بۆ ناوەتان دیاری ئەوە خۆی لە کاتی کلیپی بەرهەمهێنانی کلیپی دێوەرە بوو کە دێوەرە ئەمن بیرم کردەوە دێوەرە چۆن بەرهەم بێنین ئیتر ئەو لە کاتی پاش ئەوەی کە گوێ درێژەکەمان هیناوە هەچە کەری چابە تۆزێ لە ڕێگا خێرابە ماوەکەی کورد بوو هەمووی دوو دقیقە دەبوو گوتم بازیادی کەم هەندێکتر لە بۆی ئیتر ئەوم دانا ئەو ئاوازەی ئەوەی هیچ چیرۆکی لە پشتەوە بوو ئەو ناویان هەر نایە بوو پێت خۆش بوو مەبەستم مام عەوڵایە نا مام عەوڵە نا هیچ چیرۆکی لە پشتەوە بەڵام دێوەرە تەمان هەبووە لە کوردستان ئێستا زۆر کەس لەمیان دەبدیان گواری دێوەرە مانای چییە کورە کاکە دێوەرە کە ساعتێک بوو دێ بەدێت دەگەڕا لە گوندەکانی کوردستان کوچەکەرێک یان بارژینێکی پێ بوو ئەو شتانەی کە پێی بوو لەسەر پشتی کەرەکەی داهاتە گوندەکان هەڕاجی دەکرد پێیان دەگوت دێوەرە هەندێک دەرێن ئەرێ یعنی عەتاری کاکە گوت عەتاری جیاوازە
دێوەرە و شەیەکی کوردیە عەتاری عەرەبیە یان دەیانگۆ بەقالی کورکاکە بەقالیش نییە دێوەرەی تر ئەوە دێ بەدێ دەگەڕێ معنای دێ بەدێ دەگەڕێ ئەو شتانەی کە پێێتی لەسەر پشتی گوێدرەکەی یان بارجینەکەی هەراجی دەکا ئەوجا من دیومە کە دێوەرە دەهاتە گوندەکی بەژن و منداڵ و هەمووی لێ کۆ دەبنەوە چونکە گوندەکە بچووک بوو دوکانیشی نەیلێنە بۆ کاتی ئیتر ئەو شتی پێی بادەهات خەڵک لێیان دەکری و شتیان یان پێشتر پێیان دەگوت کە ئەو جارەیاتیەوە ئەو شتەمان لۆبینە ئەو قماشەمان لۆبینە ئافرەتکەیان لە بۆ منداڵان دائیمەن ماحوسێنەکە بوو پریباغری شەکرۆکە بوو شەکرۆکە دێژەوە ڕەنگا و ڕنگ ئەو ئیتر دەگەشتەوە سەر و قلەچی دەدانێ ئەوە خۆشەویستێکی لە ناو منداڵ پێیا کرد بۆ خۆی مناڵ حەزیان لە دێوەرەی بوو کە دەهات هەموو ڕایان دەکرد بە دوویدا دەیزانی کە شەکرۆکەیان دەداتێ جارێ دەمێ واز لە کەسایەتی مام عەوڵا بێنم بگەڕینەوە کۆنتر هەر لەسەر کەسایەتی مامۆستا ئەوەم لە بینەچی ئەمن مام عەوڵام بەکارهینا لە ئەوەی مام عەوڵا مەڕوادم شایدای نوقڵ و نەباتم ئەوە هاتم بۆ لای تۆ چیەکەی با خەڵاتم ئەوە مناڵک دەیرێ مناڵک دەڵێ لە دوای مام عەوڵاوە هاتم ئیتر مام عەوڵاش دووەرە ڕۆڵەی شیرینم نزیک بەوە بدبینم دیاری تۆ بەسەر چاوان ئەی قش زەردەی چاوشینم ئەوە هەموو خۆم ئەو شعرانەم دانا و تر شتەکە ئەو منداڵی کە ئەو کات مام عەوڵا مەڕۆ هات من دەڵێ وەبزانم لانەی جوانە بەداخەوە هەزاران سڵاو بۆ گیانی پاچی لانە خاتوون بەڕاستی کەس کچێکی دەمخۆشی جوان کە زۆر زیرەک پێت بگوت بە ئەو شتە ئەوگر زۆر بە جوانی وەری دەگرت و بە گەورەی شتەکەی پێشکەش دەکرد بەداخەوە کە ڕۆی لەبەر چاومان بزر بوو دەمەوێت بگەڕێمە سەردەمی مامۆستا سڵاح و سەرەتایانی کە دەستت بە گۆرانی گوتن و هاتنە ناو هونەر و مۆسیقا کرد سەرتاوە بزانم لەگەڵ تیپی باواجی کۆیە دەست بەکار کرد دەمەوێت باسی تیپی باواجی کۆیەمان بۆ بکەی هەم مامۆستا باکووری وەبزانم دامەزرێنەری تیپی مۆسیقای باواجی کۆیە بوو مامۆستا باکووری هەزار سڵاو بۆ گیانی پاچی لە ساڵی 1957 مامۆستای زمانی ئینگلیزی بوو لە کۆیە دامەزرا هەموو جارە بە خۆی بۆ مەدیجات گوتیە من خۆم بووم براکەم یوسفی برام بوو داکم بوو ماری خوشکم بوو وتی تەنها ئەمن مامۆستا بووم مانجی 28 دینار شتێکی وامان گوتی موچەی یەکەم جار بوو وەردەگر خانوەکەم لە کۆیە بەکرێ گرت و ئەوم کرد گوتی شەوانە برادران دەیانگو کاکەوەرە بۆ نادی دادەنیشتین گوتی بەڕاستی لە وەزع بێزار بووم بیرم کردەوە گوتم بۆ هەوڵ نەدەم تیپەچی دا بمەزرێنم شتێک مۆسیقا وتی هاتمەوە گوتم عودێکم هەبوو گوتی جومبشێکم هەبوو ئیقاعەکم هەبوو شتێەوە گوتم یاڵا چێ حەزی لە مۆسیقا چێ ئەوە دەکە گوتی هەموو هاتنە پێشێ گوتی تەماشام کرد ئەو گەنجانەی کۆی هەموو گوێی مۆسیقیان زۆر بەتوانە زۆر هەیە گوێیەکی مۆسیقی بەهێزیان هەیە و زۆر بەتوانانە گوتی وەڵا دەستم پێکردەی ئەوەی باشەوە یەک لەوان برای من بوو زایر محەممەد کە لە کۆتا بووە سەرۆکی تیپی مۆسیقای باوازی بوو ئیتر ئەوە گوتی ئەوانە بینا گوتی بۆ ڕاستی زۆر زیرەک بوون تی ڕۆژێکی خوا لێ خۆش و شەفیق ئەفەندی هات گوتی لێم پرسی گوتم کاکە ئەمە شتەمان دامەزراندی بەس ئالەتی مۆسیقامان نییە گوتی وەرە لە هەولێرە یەک دنیا ئالەتی مۆسیقامان بۆ هاتیە لە بۆ پەروەردەی کەسیش نییە بەکاری بینی گوتی وەڵا چوم لەوێ دەرێ هەند کەمانم هینا عودم هینا جومبوشم هینا ئیتر ئەو ئالەتانە هینا کۆیە وتی لە کۆیە ئیتر کەدامە دەست ئەو تەلەبەکانی خۆم و قوتابیەکانم گوتی وەک ئاگری دەیانژەنی بە هەماواشی زۆر کەم زۆر بە باشی فێڵ بوون ئیتر ئەوە وای گوتی بیرم کردو گوتم باشە بۆ تیپەچی دانە بەزرێنم گوتی ئەو بوو تیپەکماندانا ئەو دەمای ئەمن تەمەن لە مامۆستای دواناوەندی بوو ناوەندی بوو ئەمن لە سەرەتایی بوو ئیتر پرسی بوو چێ دەنجی خۆشە چێ منش لەو کاتە لە
سەرەتایی بووم گۆرانیم لە ڕێزوو لە مامۆستاکانە وڵا ڕۆژێک بە دوایدا نردم کاکە گوتی دەوەرە تو دەڵێن دەنگت خۆشە بابزین وەڵامیش چوم لەوێن دەرە گوتی چ گوتم وڵات چ دەڵێ ئەمن گوتم ئەو گۆرانەی تو دەزانم گۆرانێکی هەبوو شعرەکەی ئیخوا لێ خۆش بوو کەریم شارەزا بوو ئاوازەکەشی خوا لێ خۆش باکووری بوو گوتم مامۆستا تێوەی دەزانی گوتم باش دەزانم وەڵا لە بۆم گوتی ئافرین گوتیەوە هەر هیچ پرۆڤەی ناوێ وەرە وەڵا لە بۆ گوتی ڕۆژی ڕۆژی شەم هەینی وەرە پرۆڤەمانەیە چوینە قوتابخانەی باوازی هەلەوێ گوتی بەس گوێت لێ یەکەم جار مۆسیقانێ دەین دوای ئەتو دەڵێن هاریەکە و جار لێیدا و ئەمە گوتم گوتی هەر پرۆڤەی ناوێ ئەوە زۆر باشە دەنجشم خۆش بوو مناڵ بووم ئەو کاتێ ئیتر ئەو تیپە دامەزرا کاتی ئەوە ناوی نەبوو بەڵام هەمویان بەیەکەوە بوون ئیبراهیم فەرەجوڵڵا هەبوو خوا عەفوی نەمایە ئەکرەم باقی هەبوو خوا عەفوی نەمایە زاهیری برام ئەوە لە ژیان ماوە خوا تەمەین درێژکە ئەنوەر تاهیر بوو سەردار ئەحمەد بوو یەک دۆشی دی هەبوون عەونی عەلیەکە بوو ئیقاعی لێدا خەڵکی هەولێر بوو بابی لە کۆی وابزانم مفۆز شورتە بوو مدیر شورتە بوو شتێکیەوە ئیتر چەند کەسانێ بوو لە خۆی مامۆستا باکووری هەم عودی دەژەنی کەمانی دەژەنی ئیتر بوونە هەژنەوە کەس تقریبان ئەوە تیپەکەیان دانا ئاهەنگێکمان پێشکەش بە خەڵکی شاری کۆیە کرد لەوێ لەسەر شانۆی قوتابخانەی زانست هەر لە حەوشەکە شوێنەکە برن بوو ئێمە باوەرتەبی وابزان بۆ ماوەی 3 ڕۆژ پێشکەش کرا 2 ڕۆژ بۆ پیاوان ڕۆژێک بوو ئافرەتان هەری بەبەر نەدەکەوت خەڵکەکە هەندە تامەزرۆی ئاهەنگ و مۆسیقا و گۆرانی بوو خەڵکی شاری کۆی ئەوە بووە سەرەتایە کە خەڵک بێتە ناو هونەر بێتە ناو مۆسیقا خەڵک دەیانگوت ئەوە باواجی کۆرسی کچانی دەوێت 100 کەس کچی خۆی دەینە کاکە دەی و کچەکەم دەنجی خۆشە بە قوربان بیکەنە کۆرس بەو شێو باوەڕکە هەندەکە بوو تووڕە دەبوو بۆ کچی من وەرناگرن جا هەموو تاقی دەکرانەوە بزان دەنجیان خۆشە گوێی مۆسیقییان هەیە نییە ئەوە هیوا هەبوو مەسەن دیان گۆڵای ئەوە دەنجی خۆش نییە یا ئەوە وەریان نەدەگرت بابی تووڕە دەبوو کاکە بۆ کچی من وەرناگرن کاکە دیگۆشت شێتی کردیمە لە وەری ناگرن یعنی ئەوە جا هەمووی کچی جوان جوان هەموو ڕێک و پێک بدگوت با جلی کوردی هەموو جلی کوردیان نەبوو هەمووی خۆدیان بینی ساڵی هەفتاکان جواب ئەوەی ئەمن دەڵێن پێش هەفتاکان سەرەتای شەستەکان بەڕاستی تر ئەوە هەندەرێک بوو تا چوونە ڕانی ئاهەنگمان کردە بۆ خەڵکی ڕانیەی لە یادمە لە ساڵی 62 بوو وابزانم لەوێندەری ئەو خەڵکە چەند پێشوازی لێکردن چەند بە پیرمانەوە هاتن گۆرانی بێژەکان سێوە ڕەحمەتی ما بوو هزار ڕەحمەت سێوە بەو مەقامە خۆشانی بەژنانی دەکرد کە ئێستا هەموو کە ینی گۆرانی بێژەکانی باکووری بوو سێوە ڕەحمەتی بوو ئەمن بووم ئەو سێکە لە یادم مامۆستا بیلال بەهادینیش خوا عەفوی کە ئەویش ناو بە ناو گۆرانی دەگوت ینی ئەوە ئەمن لەگەڵی بەشدار بوومە لەگەر سێوەی ڕەحمەتی بۆیە ئەمن یەکەم کەس بوو کە توانیم لاسای سێوە بکەمەوە هەرچەندە دەنجی من دوورە لە سێوەی بەڵام زۆرم حەز لە دەنجی بوو بەڕاستی مەقامەکانیم هەموو لەبەر بوو هەموم لەبەر کرد بوو لاسایم دەکردەوە بەڵام قەت وەکوی نابوو ستاش دەڵێم کەس وەکو سێوەی نابیتن ئیتر ئەوە سەرەتا بوو ساڵی 63 کە ئەو ئیرهابەی بەعەز دەستی پێکرد هەموو خەڵکە پەرتەوازە بوو هەر یەکەی مامۆستا باکووری خۆی نەقلی هەولێر کرد ئیتر خەڵکەکە هەندێکی چووە دەرەوە هەندێکی ڕۆیی بووە پێشمەرگا ئیتر هونەر نەما لەو شارەی تا ساڵی 1970 بەیانی 11 ئازاردرا کە بەیانی ئەجا من برای من چوو پەیمانگای هونەرە جوانەکانی تەواو کرد لە بەغدا بوو ئەنوەر تاهیر پەرمانگای هونەر جوانەکانی تەواو کرد سەردار ئەحمەد پەیمانگای هونەر جوانەکانی تەواو کرد هەمووی زۆر بە سەرکەوتووی بەڕاستی هەمووی عاسفی زۆر مۆزیکژەری زۆر باشیان لێ دەرچوو ئیتر کە هاتنەوە زاهیری برام گوتی با تیپە ئەوجا ئەو کاتی ناوی تیپی باواجی هەبوو گوتیان با تیپی باواجی نوێکەینەوە ئیتر ئەو خەریک بوو باوەڕ بکە زاهیری برام لەوانەیە 10,000 چوو بیتە بەغدا چووکە ئیجازەی بە ڕەسمی کە دەدرا مۆڵەتی ڕەسمی فەرمی
لە بەغدایە بوو لە مدیریەت سینەما والمەسرح لەوێن دەردەدرا ئەوەندەر کە ئەو ئیجازت هەبووە ئەو ئیجازەت دەتوانی لە هەموو عێراق بچی ئاهەنگ بجێڕی هەتا بەشی شانۆ بەشی شێوەکاری بێت هەر شتێک ینی بەڕاستی مۆڵەتێکی زۆر گرنگ بوو باواجی وەریگرت. دەمێ باسی دوو بابەتی بکەم هەر لۆ ئەو سەردەمە یەکەجیان بابەتی پێکەوە ژیان مامۆستا باکووری خۆی کەسێک بوو کە مەسیحیش بوو بەڵام هەردا مەزرێنەری تیپی باواجی کۆیە بوو دەمێ باسی پێکەوە ژیانی ئەو کات بکەین کە کاکە وەڵڵاهی ئی کۆیە بڕۆ ئەمن چۆن ئەو جلکە کوردیم لەبەرە بڕۆ ئێستاش ئەوان ئەها جلکەکە قسەش دەکەی وەکومە ئەگەر خۆی نەڵێ ئەمن مەسیحیمە ئەمە ناڵێن بە دەڵێن دیان ئەگەر برێ دیان دەنە کەس نازانی ئەو مسلمانە یان مەسیحیە ینی ئەوە نییە لە کۆیە ئەو جیاوازیە هەمووی وەکو برایەن ئەمن لە گەڕەش کەچی دەژام لە کۆی لە گەڕەکی خوار کۆیە بووم جەمعیان پێدەگۆ لە جەمعە ئەو لام مەسیحی بوو مامۆستا پەترۆس ئەو لام مامۆستا حەنە بوو بەرامبەرم مامۆستا ئیسحاق بوو هەمووی وەکو برایەن فەرق و ئافرەتەکان هیچ فەرق و جیاوازێک نەبوو هەمووی وەکو ئێمە قسەیان دەکرد جلی لە بۆنەکان داهاتنەکردمان جلی کوردیان لەبەر دەکرد ئەمە دەچوینە لایەن شەوان هاتوچمان هەبوو دانیشتنمان هەبوو بەیەکەوە یعنی وەڵای مامۆستا لۆقەل دوو گەڕێک لەمەوە دوور بوو لە خۆ داهاتەکردنەوە کاکە دەیگۆ ئێرە زۆر خۆشە لە حەدی قەیمەدا دەنیشتین ئەمە باخچەمان هەبوو لە باخچەیان لە مارێ مامۆستا ئیسحاقی یەکو برار فەرق و جیاوازی هەر نەبوو. ئەی نەورۆزی ئەو کات تۆ نەورۆستان دەگردەوە بە تایبەت تیپی باواجی کۆیە دەیتوانی لە بۆنەکانی نەورۆز بەشداری بکاتن سەرەتا نەورۆز قەدەغە بوو یعنی ئەگەر بشکرابە زۆر بە ئاشکرا نەبوو بەڕاستی بەڵام دوایی پاشی 60 و چەند بوو 65 ئیتر ئاشکرا بوو ینی ئەوە دەکرا ئەمن هەندێک وێنەم هەیە ساڵی 72 ئەوانە نەورۆز تیپی باواجی کردی هەر سەر سوڕ دەبینێ ئەو هەموو سرودا ئستا سرود هەیە سرودی نەورۆز هەر کەس جێ لێ نەبووە ئەمن لە بەرما سرودی نەورۆز کە کاتی خۆی لە کۆیە ئاوازمان لە بۆ دانایە بەداخەوە کە تۆمار نەکرایە ئیتر سرودەکانی نەورۆز هەمووی دەگوترا من سرودی ئەم ڕۆژی ساڵی تازەیە نەورۆزاتەوە باوەڕ بکە ئێمە یەکەم تیپ بوو کە دەمانگوت هیچ تیپەگۆکو ئێمەی نەدەتوانی بڵێ بە کۆرس و بە ئەوە ئەم لە چەند ئاهەنگان گوتیۆتیم ئەو کاتە بەداخەوە وێنەگرتن نەبوو وەکو ئێستا تەلەڤیزیۆن و ئەو ینی یەک مۆسیقای پێشکی مۆسیقای زۆر ڕێک و پێک و زۆر جوان و کۆرسەکی جوان دەیان جێڕاوە هەموو مامۆستا دەمەوێت باسی بابەتی کۆی و خۆیی بکەم شتێکی زۆر زۆر دیار و بەناو بانگە لە ناو کۆییەکان ئەوە لە چیەوە ئاتیە کۆیاتی خۆیەتی ئێمە لە کۆی ئەو قسەیە ناکەین چکە کۆین ئەو ناوێت بەڵام کە کەوتینە غەریبایەتی یان چوینە شارێکی تر کە یەکتر دەبینین بەڕاستی هەست و سۆزمان لۆ یەکتری زۆر دەبزوی زۆر بە خێراتنی چۆنی چاچی لی دەپرسی فلان چۆنە باوکت چۆنە دایکت چۆنە براکان مەسە ئەو شتانە هەموو دەپرسین لە یەکتری زۆر داوای یەکە تخوا میێوانی من بە با بچینە ماڵی ئێمە ئەوەمان هەیە لەوێ ئەو هەست و سۆزە لە ناو کۆییان زۆرە کە دەگەنە یەکتری ئەوجا خەڵک پێمان دەڵێن کۆیاتی و خۆیاتی ئەمن شتێکت بۆ ژێرمە من لە نەخۆشخانەی ولادە و ئەتفاڵی پێدەن لە دایک بوون ئیتر لەوێ ئەمن ناسرا بوو هەر کۆیەک دەهات دەیگۆ وەڵی نەخۆشێکمان لێ دەم بۆوەرە لەگەڵ خۆم دەمبرد و دەمکرد نەخۆشەکەی و ئەوەکە ئەو خوشکانەی لێ بوون لە برین پێچەکان لەوە دەم بۆ ئەوە کۆی ئەجا زۆر کاکسە لە هەندیان گۆ دیسان کۆیاتی خۆیاتیە دەمگۆ ئێمە وا دەکەین ئێوەش کاکە هەولێری و خۆیاتی بکەن ئێوە کەرکوچی و خۆیاتی بکەن یارمەتی یەکتری بدەن ئەو هەمووی شەکان دەڕوا بڕێەوە مامۆستا سەرەتا کە بڕیارتدا بێ بواری منداڵان و ئیش بۆ منداڵان بکەی کەی بوو چۆن بوو ئەمن ڕایەکم هەیە ڕاکیسان هەرچەندە دەنجی زۆر خۆشببی شارەزای چاک کێبی لە گۆرانی گوتن بەڵام کە پیر بووی
هەر ئەو کاتە دەم و چاوەکەت گۆرانی دەنجیشی خۆشە گۆرانی دەڵێ بەڵام دەم و چاوەکەی نەشازە بەڕاستی پیر بووە و سمێڕی سپی بووە لە دەم و چاوی لۆ چاوی بۆ ئیتر ئەمن بە مەرغوبم نات پێ چاوی بۆ گۆرانی گوتن بەڕاستی ئەوجا ئەو کاتە بوو ساڵی 2000 بیرم کردەوە خەڵک زۆریش دەکەوتە پێش چاوم و دەیان گوت کە بواری هوەری منداڵان پشتگوێ خراوە نییە کەمە زۆر ئیتر ئەو بووای لێ کردم کەم بیر لە هوەری منداڵ بکەمەوە بێمە ناو هوەری منداڵان ئەوە بوو ئەو دێوەرە یەکەم کلیپم بوو خۆشم دیم بوو دێوەرم بە چاوی خۆم دیم شتێکیشمان هەبوو با ئەوە لە بیر نەکەم هی کۆیە کە لە دانیشتەکانمان مامۆستا سەردار ئەحمەد هەزار ڕەحمەت لە گۆڕیبی دەمانگوت هەچە کەری چابە تۆزێ لە ڕێگا خێرابە ئەو گۆرانیمان دەگوت ئەمن کۆپلەیەکی تریشم لە بۆ زیاد کرد و هینامان گوتم بابیکەمە پێشوچی گۆرانی دێوەرەی تر ئەوە بوو و خەڵک دەڵێن سەرکەوتنی باشی بەدەستێنا مناڵ زۆر حەزی چکە مناڵ زۆر حەز لە ئاژەڵ دەکا زۆر حەز لە پەلەور دەکا دائیمەن پێی خۆشە پشیلە گەر بێ و ماڵی بلەگەری بزانە مناڵ چۆن لەگەری گەمە دەکا و یاری دەکا ئەوەستمەوە بڵێم لە زۆربەی کلیپەکان بەردەوام گوێ درێژ لەگەڵدا بۆ کاری بەکارێنانی گوێ درێژ چی بوو ئیتر مناڵ حەزی لێ دەکا مناڵ کە گوێ درێژ ببین دەبینیشت شتێکی تازێ و ناو تەلەڤیزیۆن و بە من پێ قسەی لەگەڵ دەکەم هەچات چەکەری چابە پێیان خۆش بوو یانێ تا جارێک چوو بە دایرەیەک بەخێر هاتنیان کردبوو لە بۆ بەیانی شەکەم تاوانە و بەیانی چوومەوە ئافرەتە کەملی دیت پێکەنی ئەمەش دانیش بۆ دەزانی بۆ پێکەنیم گوتی دوونێ چوومە ماڵەوە بە مناڵەکانم گوتم ئەوڕۆ مام ئەوڵا هاتە دائیرەکەمان گوتی یەکسەر گوتی دایە مام گوتی دایە کەرەکەشی پێ بوو دایرەکان دوو قات و سێ قات بوو کەر چۆن دەسەستەرەوە یعنی مناڵ حەزی لە وەزانی مام ئەوڵا هەموو دەمێ گوێ دەرجەکەی بەدەستێ و ڕادی کێشی بۆیە مناڵ حەز لە ئاژەڵ دەکا حەز لە پەلەور دەکاتن نابێ ئەوانە لە بیر بکرێن ئێستا بێنە شتێک کە لە پشیلەیەکت بەستەوە مناڵ دایمەن ڕای دەکێشی بۆ لای خۆت حەزی لێتی ئەوە زۆر گرنگە ئەو زۆرشتان ئەوە زمانی مناڵە ئەمە زۆر زار گوتم کاکە هەموو کەسێک لە هەستی مناڵ تێناگا هەستی مناڵ نازانی چیە ئەتو چۆن بتوانی مناڵ بۆ لای خۆ ڕابچی دەبێت شتێکی وا بکەیت شتێکت هەبێ جل و بەرگەکەت ئەو کە چاوی پێت بکەوی بناسیتەوە بزانی ئەوە شتێکی بۆ تۆ کردیە بۆ شتەکەت بۆ مناڵ کردیە بناستەوە بێت تەلات لێت نەترسێ ئەوە زۆر گرنگە ئەو شتانە چگە لە دێوەرە هەلوور بەلوور و ئەمەشکێ و هەیاران و مەیاران و زۆر شتی فۆلکلۆری و کۆنت تێکەڵی کارەکانت کرد کاکە ئەوە فۆلکلۆری ئەوە کللتوری خۆم کللتوری میلەتەکەمانە ئەمن بە مناڵی ئەوانم دیتیە ئەو شتانە باوەڕت هەبی ئێستاش ئەوە دەیڵێمەوە لە مامۆستا ئەحمەد سالار مایە شاندێکی سویدیاتن بۆ لامان بۆ کوردستان لە ساڵی 2000 بوو 2000 ناوەڵا 2003 و 4 بوو ئیتر ئەمن 4-5 کلیپمە بۆ کاتە ینی هاتن سندیکای هونەرمەندان دانیشتن باسی هەمووشی اختیار بوون هەمووی پرۆفیسۆر هەمووی دکتۆرا لە بواری ئیشەکانی خۆیان ئەجایشیان پرسی گوتی ئەوانەی لێرن ئەوەدا هەموو هونەرمەندن مامۆستا یەکەشیان لەگەر بوو ناوی دانا بوو ساژ لە یادمە ناوی دان نازەم ناوی بابی چ بوو تاوان پرسی گوتی بەڵێ ئەوان گوتی دەمەوێت بزان پسپۆری ئەوانە چنە چیشت یەک شانۆگەری شانۆ کار بوو یەک شێوە کار بوو گۆرانی بێژ بوو ترکە هاتە سەر من گوتی ئەوە گۆرانی بێژە بەس کاری منداڵ دەکە ئیش بۆ مناڵ دەکە کەوای گوتی ڕاوە ئەوە لە دانای بوو گوتی کاری چ دەکە گوتی وەڵامە هەندێشتی گۆرانی فۆلکلۆری تایبەت بە خۆمانەیە ئەمن بە شێوازێکی جوانتر نوێتر شعرەکانم ڕێک و پێکتر کردیە و تۆمارم کردێ لە بۆ منداڵان گوت یعنی ئەوای گوتی ینی ئێوەی کورد گۆرانی تایبەتتان بۆ منداڵ هەیە گوتم کوڕە وەڵڵا هەندمان هەیە ئەها ئەگەر بێ و ڕێک و پێک بکرێ بەشی 10 تەلەڤیزیۆنان دەکا هەندمان شتی فۆلکلۆر هەیە
کاورە زۆر سەری سوورمە گوتی لە وڵاتی ئێمە شتی منداڵ هەموو کەس خۆی لێ نادا زۆر گرانە زۆر قورسە ئەجا بزانە لە وڵاتان ئەمە نەتەوەیەک بووینە نەتەوەک بووینە شتی گۆرانی تایبەت و یاری تایبەتمان بۆ منداڵ هەبووە ئەوە زۆر گرنگە ئەو شتە لە لای ئەوان زۆری لەلا سەیر بوو وی دەزانی ئێمە نەتەوەیشین تازە بەسەر پێیان دەکەوین لە هونەر هیچ نازانین زۆر زۆر ڕایان لە شتەکانی ئێمە بوو بەڕاستی سوودت لە کام شاعیر زیاتر دەبینی شاعیرەکان گرینجیان بە هۆنراوی منداڵاندایە ئەوە جێگای بایەق بووە لە لای شاعیرەکان بەزن منێکێک لەو شاعیرانەی کە بەردەوام گرینجی بە بواری منداڵان دەدا مامۆستا لەتیف هەڵمەتە جگەل لەو مەبەستە زیاتر سوودت لە کامە وەردەگرێت پێش ئەوان بۆ نمونە دڵداری شاعیر شعری تایبەتی هەیە بۆ منداڵ ئەمە کاتی خۆی ئەو گۆرانێمان لەوەی من ڕۆڵەی کوردستانم تازە ڕۆڵەی کوردانم تا کوردستان سەرکەوێ فیدایە ڕۆح و گیانم ئەوەمان لە سەرەتایی دەگوت شعری دڵدار و منداڵی هیوا کۆڵەگەی دڵان تازە قونچەکەی نێوباخی دڵان هەموو ئاوازی لە بۆ دانرایە هەموو بە گۆرانی دەمان گوت چی تریش هەبوو کە جەلال جۆبار ئەم لەو بەو دوایە دیوانەکەیم دەبینیم شعرێکی بۆ منداڵان نووسیا هەر زۆر بەرزە زۆر وەرن ئەی مناڵینە پەپولەی بێباڵینە با بچین بۆ قوتابخانە بۆ وەرگرتنی وانە ئەوە من ئاوازێکی خۆشم بۆ دانا لەگەر مناڵەکان تۆمارمان کردمانە کلیپ هەر شتێکی زۆر زۆر خۆر چکە من وا دائیمەن شتی من ئەوەیە کە مناڵ لەگەر خۆم دێ شت بجێرتەوە بۆ یعنی وەکو کۆرس بژێرتەوە ئەسڵەوە زۆر سەرکەوت بوو وەرن ئەی مناڵینە پەپولەی بێباڵینە هاتین مام عەوڵا هاتین شەیدای نقڵ شەیدای خۆشی و خەڵاتی شتێکی ئەوتر لەبیرنمە ئەوە خۆم ئەو دوو دیێڕەمدانایە مام عەوڵا ئەدی بابەتی کۆمپیوتەرەکە ئەو کار لەکنەم زۆر جێی سەرنج بوو کۆمپیوتەرینانی کۆمپیوتەر ئەوەش وازم ساڵی 2004 بوو تۆمارمان کرد بەڕاستی کۆمپیوتەر کە ئەو کاتی ئەوم تۆمار کرد ئەمن لاپتۆپم نەدی بوو لە کوردستان ئەمن وەکو بیرۆچکەیەک لە بۆ مات گوتم با ئەو کۆمپیوتەری شعرەکە ئیلالۆ ڕزدێرەوە بەرچام گوتم بەخوا شتێکی جوانە بۆ منداڵان پێم گوتم لالۆ من ئەوەی ئاوازی بۆ دانیم تۆماری دەکەم دەی بەمە گوندان بە گوندەکان بیبینن بەڵکەم هانیان بدەی فێرە کۆمپیوتەر بن بچنە کۆمپیوتەر بچی بۆ لادیەکانیشمان ئەوە ئیتر ئەوە بوو چوومە برادەرەکە بوو ناوی وشیار بۆ کاتە لەلا بن قەرات لای سینەمە سیروان هینی هەبوو دوکانی کۆمپیوتەر و ئەوەی هەبوو چوومە لای گوتم کاک وشیار ئەمن تەمان شعرەکە ئاوازم بۆ دانا و پرۆڤەمان کرد و تۆمارمان کرد کە بەداخەوە تۆمارکردنەکەی باش دەرنەچوو لەبەر ئەوەی مناڵەکی باشم دەست نەکەوت کە گۆرانێکە جوان بڵێ نەبوو کاتە گروپمان نەبوو گوتی وەڵا کاکەوەر ئەو کۆمپیوتەرە تێک چووە بیبە لەگەڵ خۆت هەندوو یەک تەلەڤیزیۆنی بوو کۆمپیوتەر مەسەر شامدانە و بردم لەوێ بردمانە گوندەکی لە پشتی مەسیف لەو گوندەکی لای ئەولا نازم چەند دەربووڵە ئارماوان بوو ئەوێ بوو ئیتر لەگەر ئەوە لەبینەوەم کاک شەماڵی دەرهێنەر شەماڵ ئەحمەد ڕەشید بەڕاستی زۆر حەزی لە ئیشی منداڵ بوو زۆر گرنگی بە ئیشەکانی من دەدا چکە دەیزانی شتێکی تازە و مناڵ تازە شتێک هاتە ناو کاری منداڵان شتێکی تازەیە حەزی لێ دەکرد زۆر گرنگی پێدەدا وەڵا کاکە کۆمپیوتەر ماهینا و چوم گوێ درێژەکمان پیاک لەسەر پشتی گوێ درێژەکەم دانا و چونە ناو گوندی لەوێ مناڵێکمان بانک گوتم گوتی مام عەوڵا ئەو جارە چت بۆ هێناون گوتم ئەو جارە شتێکی زۆر گرنگم بۆ هێناون تەوەندان پۆشت بوو لەسەر پشتی گوێ درێژەکەی گوتی کادە پێشان گوتم شتێکی زۆر گرنگ بۆینە گوتی جاوە چیەوە تەلەڤیزیۆنە گوتم تەلەڤیزیۆن نییە با بچینە ناودێ پێ دەڵێم ئەوە چییە یعنی باوەڕ بکە لاپتۆپم لە هەولێر نەدی بوو ئەو جۆرە تەلەڤیزیۆنە گەورانە هەموو وەک تەلەڤیزیۆن وا بوو ئەوەی لە هەمووی جوانتر بۆ کات زۆر دەنجی داوە
حتى شینە کرد ئەجاوە خۆماش بنای باگوتکە منداڵەکان زۆر گوتم با حەزیان بستە سەر کۆمپیوتەر ئیتر هەچە شینە کار ڕاکە بۆ ناو کۆمپیوتەر ئیتر کاکشەمەڵ بە شێوەکی زانی هەر جوان هینایە ناو کەرەکە دێنتە ناو کۆمپیوتەر مام ئەوڵا ئەو کاتم ئەو منداڵانەتان و بەردەست دەکەوت لۆ بەکارهێنانی کلیپەکانتان بەنامەکانتان لە چاودێری کۆمەڵایەتی بووم ئەو کاتی مناڵمان هەبوو مناڵی بەتاوی مناڵی تازە ئەوە بێداک و باوکەکان لەوێ بوون ئیتر زۆربەی ئەوانمان دەبردن لەگەڵ خۆمان لە قوتابخانەکان هەبوون هەندێک منداڵی زیرەک و جوان و ڕێک و پێک ئەوانەمان سوتان لە منداڵی گوندەکانیش دەبین ئەوە ئەجا ئەمە چمان دەکرد کە دەچوینەوێن دەرێ دەگۆ منداڵینە چێ جلی کوردی هەیە بچی جلی کوردی لە بەرکە ئەوانی خاستن بچووکەکان گەورە دەبووە بەتایی بەتیش کچ کە کورد زۆر بێ ئاریان دەکرد زۆر جار ئەمن لیان ئەوە کاکە دەمگۆ ئەلێرە ڕاوەستە کادەم گۆ چی لات وڵا ڕۆی دێ بەڵام کچوانیە دەم بۆ دادا ئەلێرە بەمەڕۆ ڕادۆستا گوێڕالت بوو بەڵام کڕوانە بوون ئتر بۆی ئەمە زۆربەی کچم بەکاردەینا بەڕاستی چووکە ئەوە لە دەنجیان خۆشە جوانن گوێڕایلن شتەکان زوو وەردەگرن زۆربەی شتەکانی زۆر ئەوە دوای ئەسامە گرروپێکماندانا گروپی مام ئەوڵا لە دوای گوتم کاکە کوڕم هەر ناوێ بەڕاستی 100 کێشیان بۆ پیا دەکردین بە شەردەهاتن لەگەڵ یەکتر نەدەگونجان بەکارهێنانی هەک بەکەی شانت و ئەو جل و وەرگەش زۆر ڕۆلی هەبوو بەڕاستی من تەبەن ئەوان دیوە لە کۆیە لە شوێنە جلکی نوێی دەکردە چوو شەروارەکەی جۆرێک بوو ئەو ڕانکەکەی جۆرێک بوو لەبەری دەکرد و کە بچوبانە دەرەوە ئەو سەرکڵاوی پێدەرن هەر دێوەرە دێوەرە بەڵێ دەچوو تر کڕاشان بەلک پێچیان پێچاو ئەو کوڵەباریان لەبەر دەکرد ئەوە هەرباو بوو ئەو کراسی ئەمە پێی دەڵن فەقیانە یاخود کراسی بە کەلانگوچک ئەمە دەڵێن کەلانگوچک چکە بۆ دەستمێش زۆر گرنگە کراسەکە ئەستورە هەرکە وا دەکە خێرا دەکە و دەستمێژەکەی دەشوە ئەوە زۆر گرنگ زارە من زۆر دەمدیت ینی پێوەی مادی نەبوو کەەوەژ لە بودای دێدا و ئەلێر دەی پێچە پێی دەڵێن کەلانگوچک ئەوە هەموو کەس نایزانی هەر دەنن فەقیانە بەس فەقیانە نیە کەلانگوچکی پێ دەرن مام ئەوڵەتەن گرینگە بۆ منداڵان کە لە کارەکان چ بابەتی کەلتوری بەکاربێ فۆلکلۆری بۆی منداڵ لەسەر ئەو شتانەی باو باپیران پەروەردە بوو کاکە نابێت فۆلکلۆر شتی فۆلکلۆر کللتور پشتگوێ بخرێ پشتگوێ بخرێ بەڕاستی یعنی ئێمە شتێکمان هەیە لە باو باپیران بۆ مەماتۆ شتی جوان ڕێک و پێک جلەکانمان جلی ئافرەت ئەو جلە جوانە نازم بۆ لەبەر ناکەن والله جلێکە لە هیچ نەتەوەیەک ئەو شتە جوانە نییە پێویستە لەبەر بکرێ لە بۆنەکان بەدایم والله جاران هەموو کاتێک ئافرەتی پێشینە لە پەنجاکان ئەمن لە بیرمە هەمووی جلی کوردی لەبەر بوو لە ماڵەوە لە دەرەوە ئەو جلانە نەبووانێ ئێستا هەیە هەموو کەچلی کوردی لەبەر دەکرد سەر و کڵاو هەبوو چەند جوان بوو ئەو سەر و کڵاویان سەردەنا زیو بوو ناوەندەکەی ئێستا بووی تا نازم چی پێدەرن حیجاب ئەوە چییە ئی بێگانەیە هینایتانە ناخۆتان ئەو سەر و کڵاویان لێنا دەرسڕۆکیان بەردەداوە ئەبێریاندا هەند جوان و ڕێک و پێک و شتێکی کوردانەیە کاکاوان بۆ ئەوانە ناژێننەوە مامۆستایانی پێ دوایە ئێستا بە تایبەت لە ناو جیلە نوێ ناو گەنجەکان بابەتی کولتور و باو باپیران بە تەواتی کاڵ بوویتەوە زۆریش کاڵ بوویتەوە هەرە وەڵاکە ئستا نابین ئەسڵەن هەندێک کەرپیان عیبە لەبەری بکەن بەڵام بەداخەوە بەخوای ڕاز نییە بەخوای جلی کوردی زۆر لەو جلانەی ئەوان لەبەری دەکەن جوانترە بەخوای ئەوە ڕای خۆمە من زۆر گرنگیت بە خوێندن دەدات لە کارەکانت بۆ منداڵان کاکە ئێمەی کورد بە خوێندین دەبینە چشت بە خوێندین دەتوانین هەرچی کە هەمانە لە بواری سیاسات بواری ئابووری هەر شتێک ئێمە بەگەلانی بناسێنین کللتورمان فۆلکلۆرمان بە خوێندنە
ئەگەر تو زمانێک بزانی دەتوانی ئەو کەسا ئەو وڵاتانە تێبگەێنی کە ئێمە چی بووینە چین چمان دەوێ چیمان لازمە بیان هێنێ ناو وڵاتەکەی خۆمان بە چاوی خۆیان ببین و بمان ناسن خوێندنە بەڕاستی لاوی کورد بخوێنە خوێندن مەرهەمە بۆ زامیگەل تیشتی زانینە ئەدا ڕەوشن بە ئەستێرێ ئەمەد ئەوە شعری دلزاری ڕەحمەتیە کە ئاوازشمان بۆ دانە لە زاهری برام لە بۆی دانە لە باوازی تۆمارمان کرد دڵداری شعرێکی زۆر خۆشی هەیە پێویستی مەزانینە پێویستی مەزانینە زانین بناغەی ژینە هەر گەلک بێزانین بێ گەرزین دوژبن مردینە هەر گەلک بێزانین بێ گەرزین دوژبن مردینە ئەوە زۆر چ شعرەکەەوە ساڵی چلەکان ئەوەی داناوە دڵداری نەمر مام ئەوڵە بۆ ئاخیرانە کەمتر بە دیار دەکەوی بە تایبەت لە چاو ئەو سەتەمەی کە ئەم باز دەکەم سەبەبی زیاتر چییە؟ وەڵی کاکی خۆم بەداخەوە ئەمن لێرەوە وا دەڵێم کەیف خۆیانە ئەمن وازام ناو تەلەڤیزیۆنەکان کەسی پسپۆڕیان نییە لە بواری منداڵان نییە دەنە کاتی خۆی ئێمە کەوشتانمە تۆمار دەکرد وەڵڵاه لە ئەوروپای لە ئەوروپا ئەو خەڵکانە هەموو جوابێن تەلەفۆنیان بۆ دەکردین بە قوربانتان بم مناڵەکەمان بەو شتانە مێشتیان زیندوو بوویتەوە فێری کوردی بووینە هەندەکە بودیان مناڵەکەمە کوردی فێر نابێت چەند دەکەیت بەو گۆرانیان هەموو فێرە کوردی بوون هەمووی چکە دەیانزانی شتێکی کوردیە و لەداک و باو و پیرانیانە بەداخەوە نیانێشت کارێ لە تەلەڤیزیۆنێکی شتی ئەوە هەیە بەشی مناڵان هەیە کان نابین هەژبی شتی زۆر لاواز چ نییە بە تایبەت لەو سەردەمەی ئێستا تا چەند گرینگە بابەتی کوردەواری بە تایبەت لەو منداڵ کاکە مناڵ نابی پشتگوێ بخرێ هەر مناڵن گەورە دەبن و جێی ژن و پیاوەکان دەگرنەوە هەر ئەمە مناڵ نەبووین هەمووی گەورە بووین و ئیتر هەرێکە بە گوێرەی بۆ بتە شتێ بۆ چوونی خۆی حەز لە چ دەکات ئیتر مناڵ دەبێ پشتگوێ نەخرێ مناڵ گرنگی پێ بدرێ کە مێشکەکی پاک و بێگەردی هەبوو دواڕۆژ کەسێکی بەسوودی لێ دەردەچێت بۆ خۆی بۆ نەتەوەکەی مام ئەوڵە لە نێوان پەروەردەی منداڵ لە سەردەمەی کەتوو تێیدا منداڵ بووی بەراورد بەو سەردەمەی ئێستا سەرڕایەوەی کە ئێستا ئەو هەموو پێشکەوتنی تەکنەلۆژیا و شتا هەیە کامیان باشتر بوو پێ دوایە وەڵی ئەزای چۆن ئێستا شتی تازە و پێشکەوت و زۆر هەیە مناڵ دەتوانی زوو بیگەێنی بە مناڵ بەڵام کاتی خۆی ئەمە تەنها قوتابخانەمان هەبوو مامۆستای زۆر چاکمان هەبوو مامۆستای زۆر دڵسۆز و کورد پەروەرمان هەبوو شتی کوردایەتیان فێر دەکردین ئەوان بەڵام ئێستا بەداخەوە ئەو شتانە زۆر کەمە خەڵک نازم بۆ گرنگی بە هوەر نادرێ بۆ گرنگی بە مناڵ نادرێ بۆ گرنگی بە هوەری منداڵ نادرێ هەمووی پشتگوێ خراینە بۆچی والله هوەر هوەر وانەیە کە هەر لە قوتابخانەکان پشتگوێ خرایە والله هوەر لە لای من لە هەمووانێکی گرنگترە لە بۆ مناڵ لە هەمووانێکی فێرە شعر دەبی فێری ئاواز دەبی فێری ئەمە مامۆستامان هەبوو ئێستاش ماوە مامۆستا غەری پشدەری خوا تەمەنی درێژکات شەڕە شعری پێدەکردین دێگۆ گوێت دەبی هەتوو هەڵسە شعرێکی بڕێ کە کۆتایەکەی بڵێن بەو شەی دال دەهات دێگوهاتوو بەو شەی دال دەست پێ دەکەی ئەوە بەو شەی نون کۆتایدا هەتوو بەو شەی نون دەست پێ دەکەی یعنی ئەوە یەک لە دوای یەک لەک دوای ئەو هەموو شعرە ئیتر ئەوە وای لێ کردبوو ئەمن بگەڕێم بەناو کتابەکان شعر لەبەرکەم بە هەموو پیتەکان ئەتوو دەوەرە 28 شعرت لە 28 سی پیتەی کوردی هەمووت لە بیربی چەند گرینگە ئەوە ئێستا مامۆستای جامیعە هەیە والله دوو شعری لەبەر نییە کاکەمە لە شەشی سەرەتایی بوون 50 شعر زیاترمان لەبەر بوو هەموو دەگەڕین دەسوورە دەچوین شعرەکانمان لەبەر دەکرد ئەومان ئەوە ئێستا کا شتانە هەیە کا بەداخەوە مام ئەوڵا من هیچ شتێکی تایبەتم نمایان پرسیارێک شتێک ئەگەر بتێ خۆت باسی بکەی وەڵی من ئەوەندە داواکاریم هەیە لە تەلەڤیزیۆنەکان لە هوەرمەندان کاکە
گرنگجی بە هوەری منداڵ بدرێ تکایە پەروەردە داوا دێ دەکەم کە وانەی هوەر لە بەتایبەتی لە سەرەتاییەکان قوتابخانە سەرەتاییەکان بە جوانی بخوێندرێ شعریان فێر بکرێ ئاوازەکان ئەو کەسانە دەردەچن کە لە پەیمانگای هونەر جوانەکان یان لە کۆلیژی هونەر جوانەکان لە قوتابخانەکان دابمەسرن نەک بیان نێرنە گوندەچی یا وەلە گوندەکانش تاوان پێویستە ئەوێش ئەوە بکەن بەڵام وانەی هونێر بڵێتەوە گرنگجی بە مناڵ بڵێ شعر لەبەرکەن ئاوازیان فێر بکەن ئەوە کللتوری خۆمانە شتە فۆلکلۆریەکان لەبیر نەکرێت